شتێکتان لەو بجێڕمەوە باشە کە ئەو دنیاە هیچی بەدەستەمە نییە بەتەکید وایە یعنی بەڵام خوای گەورە ڕوخسەتی دەداتەمە کەس ناباتە جەهەنەمێ هەتا پێنج شتی نەداتێ باش و یەک کەسی شەبی لەسەر کوڕی ئەرزی دووربی لە دین دڵخۆشبی دینی ئیسلامەتی هەمووی درۆیە یەک کەسەبی لەسەر کوڕی ئەرزی باش دیندار نەبیتن دڵی خۆش بیتن ئەو ئیسلامەتی هەمووی دوورێت چونکە خوای گەورە دەفەرمێتن ئەلا بذکر الله تطمئن القلوب اطمئنان و ئارامی دەروون بەس لە دینداری هەیە با پێتان برێم خوای گەورە پێش ئەوەی ئینسانی باتە جەهەنەمێ عەقڵی دەداتێ لە پێش عەقڵەکەش بەرنامەجی دەداتێ قورئانی دەداتێ دوای مامۆستای لێ دەنێری پێغەمبەر فێری ئەو بەرنامەجێ بکاتن دوای لە ناو نای خۆیدا ویژدانی دەداتێ دەزانی ئەو شتەی دەکا غەڵەتە یان ڕاستە و دوای اختیاری دەداتێ لا ئیکراها فی الدین بە کەیف خۆت بکە ئەو جە خوای گەورە محاسبەی ئینسانی دەکا لە میهرەبانی ئەمن 25,000 دینارم هەبوو وەکو پارە بەڵام ئەم بوومە دکتۆری ئیخصائی دەوڵەمەند موچەم سەروی 2 میلیۆن دینار بوو کاتێک ئەو ڕۆژی چوومە ئیستثماری 25,000 دینار لە بەڕکم بوو گوتیا لە نای خۆمدا گوتم ئەمە ڕازگۆ دەبم ڕەشوەی نادەم بە هیچ شێوەچی و ڕازگۆش دەبم بە دوو ئیشەکاندا ڕۆشتن بەڵام زۆر پڕهیوا بوو چکەوەچی دەنوین سعاتی دادەنینەوە دەرمەسە لە بۆ نێجی سبەنی هەر بستمەوە خۆ هیچ زەمان نییە هەر بستی لە خەوێ بەڵام ئەو پێ دەرێن هیوا وەچی ئەو خەستەخانەم دروست کرد گوتمە مۆندیسەکەی کە تەنفیزی دەکرد گوتم خەستەخانەکەم لۆ دروستکە بە دیزایانی کوردەواری بە مۆدێرنی ئەوروپی لەکن ئەمە خەیلانیە خۆشناوەک نەخۆش دەکەوی 100 کەسی لەگەردێتین پیرێژەنگ نەخۆش دەکەوی ئەم بزانە و مەسەحە گەورەیە و قوبەی هەیە دەی دەرەی مۆڵە و جوانە و مەسعەدەکەش مارکە بیتن عالم لەبەر دەکەی مەسعەدی ڕانەوەستی بە ئاسانی ئێستا کە لە مەسعەدەکەی دەرێ ماسیە حرەکەی دەکاتن ئەوە بە 79 دەفتەرمان کڕی ئەو مەسعەدەیە و تەمەشاکە گوتم ڕۆژێک دەبی خەڵک بێ ڕسمی بگری بێرەوە لە میهرەبانی چەند جوانە یعنی ئەوە هیوایەکم بوو ڕوئیا بوو ئێستا خەستەخانەی میهرەبانی تەماشا بکە ئێستا پارکی میهرەبانیمان دروست کردیە پارکی میهرەبانی تاوەکو لە ناو کابینەکان خەتی کارەبام ڕاکێشە تاوەکو هاوڵی نەخۆش مۆبایلەکەی لێ شەحنکاتەوە وەبی لێ ئیسرحەت بکەن جۆلانە و خشکشۆکەمان دروستکردە بۆ منداری پێشان مندار لە دکتۆری دەترسا ئێستا مندار غار دەداتن دەرێ ڕسمەکی بگرین خۆشەویستیمان دروست کردیە لە بۆ گەوران جێ ریاضە و پێڕۆشتینمان دروست کرد تەماشا ئەو گەراجێ ئینشاءالله ئەوەش دەکەینە شتێکی زۆر دەن هەتاوەکو خێرخوازان لەگەرم بن ئەمە بە حەڵاڵی پەروەردەکرایمە لێیە قسەی دەکەم ئەگەر حرام خۆر بامای ئێستا دەوم قەپات بوو ئەمتان نەدەناسی و دڵنیا بن پارەکانتان صادق الئەمین لە پێغەمبەری بە فێربووینە پارەم لۆ بۆ تەواو بێتن ئەو گەراجێش دروست دەکەم شتێکی زۆر توحفەی جوان لە شاری هەولێر تەماشا کە دوکانی میهرەبانیم دروست کرد کافتیریای میهرەبانیم دروست کرد لە پشتەوە مصەڵای میهرەبانیم دروست کرد یعنی مەشروعێکی متەکاملە چونکە مزگەوتی فێردەوزە تەنیشتمانە بە شەوان قەپات دەکرێت یەکێک لە گوندی دێتن ژنەکەی منداری دەبی لە چێ پارداتۆ ئیسرحەت بکە ژنەکەی لە ساڵی ویلادەیە بەخۆی چێوە بچیتن چ بکاتن دەچیتە مزگەوتی هەم دوعای لۆ دەکاتن هەم لە خۆی ئیسرحەتی لێ دەکاتن یعنی بیرمان کردیتەوە مەشروعێکی متەکامل پێشانەکە هەولێر لە بەغدایەکە بە ماستی مەڕی ماستی هەولێرێکە مەشهور بوو ئێستاکە لە بەغدایەکە باسی میهرەبانی دەکەن لە کۆرانەکان ژنی کۆرانی دادەنیشی باسی مەشروعی چونکە ئەمن دوکاندارێک لە دیالەی بوو هات گوتم ئەتوکو هاتێکنە من بەردی زەرداوەتەوە گوتی لە دوکانێ لە مارکێتی باسیان کرد و خەستەخانەکەی لە هەولێری ناوی میهرەبانە لێ هاتمە یعنی ئەمە تانیمان بگەوینە زمانی خەڵکی والله ئەوە سندم خوارد نەخۆش لە ئەڵمانیا هاتیتەوە کوردستان لە بەرخاتری میهرەبانی نەخۆشم هەبووە لە ئەوروپای هاتیتەوە ئێرکوانە گوتیتی بەس دەمە عەمەلاتەکەی بکەم و بگەڕێمەوە ناچمەوە کنماری خۆمان چونکە لەوانەیە قەلق بن پێوە خەفەتیان بدەمێ پاژۆ عەمەلاتم لێ کرد گوتم کاکە بێ زەمیر مەبە بڕۆ سەر لە داک و بابزە گوتی ئەخر کەشف دەبم کە عەمەلاتم کردێ گوتم هیچ مەخۆ برێ تازە لە دەرێ لەگە برادەرەکەم نانم خواردە بەس بڕۆ سەریان لێدەوە یعنی وامان کرد ئەو جارە کۆچڕەوی پێچەوانەمان دروست کرد لە خارج هینامانەوە ئێرکوانە و لە خارجیش چەندین کەس پارێ خێری هینا سیقەی پێمان هەبووە لۆیەکە دەتانم لەو میدیانگۆوە لەو میدیانگۆ دەمەوێت پەیامێکی برێم ئەمن وەکو دکتۆر دێ خوای دەکەمە شاهێت کە شاهدێکی زۆر گەورەیە 1 دینار 1 دۆلار ئەمن وەکو دکتۆر دەر خیانەتم لە پارەی خێری کەس نەکردیە غەڵەتم کردیە لە سەرفکردنی لە دروستکردنی زەرەرم کردیە بەڵام خیانەتم نەکردیە 1 دینار خیانەتم نەکردیە 1 دینار فێرم نەکردیە فێر
غەڵەتم کردیە وەکو ئینسانێک چکە کولی بەنی ئادەم خەتا جیازەکەم کردە باش دەرنەچووە شتێکم کردیە باش دەرنەبوو دیوارەکەم دروست کردی دوای ڕووخاندیتمان بەڵام وەکو خیانەتم نەکردیە و پارەکانیشتان لە جێ ئەمینە ومێد دەکەم پێش ئەوەی بمرم بای بکەم لە دنیاە خەستخانەی مێرەبانی کام لەمە بیتە پشتی خێری